خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەردەوام ئەبین لە تەوەری سێماندا تەوەرێکی تەندروستیە کە لەوانەیە کێشە بێت بۆ زۆربەی خانمان و هەندێک جاریش بۆ پیاوانیش بەڵام خانمان زیاتر گرنگی پێدەن لەوەی کاتێک قژیان هەڵەوەرێت ئەوانەوێت بزانن هۆکارەکەی چێ و چارەسەرەکەشی چییە. ئەمڕۆمە لە تەوەرەکەماندا باس لە دیاترین هۆکارەکانی ڕوتانەوەی قژ ئەکەین و هەڵەباوەکانی کە ئەبنە هۆکاری ڕوتانەوەی قژ با میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نورانەجی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری. دکتۆرە سڵاوە لێبێت و بەخێر بێت. دکتۆرە با لەوە دەست پێ بکەین بزانین هەڵوەرینی قژ چییە؟ ڕوتانەوەی قژ ئێمە ڕۆژانە بە حەدێکی طبیعی قژ ئەڕوتێت لە 50 تا 100 دانەتاڵ لەوانێت تۆزێکی زیاتر ئەڕوتێت، بەڵام ئەگەر لەم حەدەیە زیاتر بوو لە ماوەیەکی زۆر کورتا ڕوتانەوەیەکی زۆرمان بەرچاو بوو ئەو کاتەیە یعنی سەبەبێکی هەیە ڕوتانەوەی قژە. باشە قژ بۆ هەڵەوەرێت بە ئەمە بڵین هۆکارێکی هەیە قژ هەڵەوەرێت یان ئەو 50 تاڵە بۆ هەڵەوەرێت بۆ ئەگەر زیاتر بێت ئەم قژە یعنی ئەگەر نیشانەکان زۆر زیاتر بێت قژ هەڵەوەرێت و شتێک هەیە کە بێتە هۆکار؟ بەڵێ خۆی طبیعیان قژ سوورێکی هەیە، سووری گەشەکردن چەند ساڵێکە تقریبان 3 ساڵێکە، دوای ئەوە سوورێکی خاوبوونەوەیە سوورێکی متبوونەوەیە چەند مانگێکە تقریبان 3 مانگ، دوای ئەمە ئەو سوورەیە کە قژ ئەکەوێت ئەمە طبیعیان. بەس ئەگەر هەرچی هۆکارێکە تەسیری لەسەر ئەم سوورەیە کرد ئەبێتە هۆی ڕوتانەوەی قژ. زۆربەی هۆکارەکان لەوانەیە هۆکارێکی بۆ ماوەیی بێت لەگەڵ تەسیری هۆرمۆنەکان. ئەبینی زیاتر لە پیاوان مەسەلەن لە بەشی پێشەوەی قژیانە قژیان ڕوتاوەتەوە یان لە ئافرەتانە بەشی پێشەوەی قژیان تەنگ بۆتەوە، ئەمە هۆکارێکی بۆ ماوەیە بە تەسیری هۆرمۆنەکانەوە. تۆزێک جیاوازە یعنی پاتێرنەکەی لە پیاوانە کە بەشی پێشەوەیە زیاتر لە ئافرەتانە لێ زیاتر لە ناوەڕاستی قژەکانیانە ئەڕوتێت. ئەمە بڵێن هۆکاری بۆ ماوەیی. هەنێک نەخۆشی هەیە، نەخۆشی هەناویەکان، نەخۆشی کەمبوونەوەی خوێن، نەخۆشیەکانی غودا، هەنێک لە نەخۆشیەکان کە خۆیان هۆکاری تێکچوونی بەرگریان هەیە وەکو نەخۆشی دەردەڕێوی، نەخۆشی گورگە سوورە، ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ڕوتانەوەی قژ. چەند هۆکارێکی کە هەیە مەسەلەن یەکێک بە بەردەوامی دەرمانێک وەرئەگرێت. ئایا دەرمانەکە نەخۆشەکانی شێرپەنجە کە دەرمانی کیمیایی وەرئەگرن یان ئەوە تا نەخۆشەکانی گەشکە کە نەخۆشی دەرمانی دژە گەشکە، خانمان کە دەرمانی ئەمە وەرئەگرن ئەمەی حمل وەستانی ینی بڵێن حبوبی منع حمل وەرەگرن، ئەمانە هەمووی هۆکارێکە بۆ ڕوتانەوەی قژ. کامیان هۆکاری سەرەکیە، کامیان کاریگەری زیاتر لەسەر چ پیا و چ ئافرەتان هەیە بۆ ئەوەی کە قژی بڕوتێتەوە؟ خۆی هەموو ئەم هۆکارانە تەسیری هەیە. هەنێک هۆکار هەیە ئێمە ڕۆژانە ینی مەسەلەن ئەگەر خواردن تەندروست نەبێت، ڕاضەکەم کەیتەوە، خەوت باش نەبێت، ئەمانە هەمووی هۆکارە بۆ ڕوتانەوەی قژ. هەنێک وەکو خوو هەیە ئافرەتان ڕۆژانە ئەیکەن زۆر خاوکردنەوەی پێست، بەکارهێنانی مجەفیفەیەکی کە گەرمایەکەی زۆر بێت و توی قژکردن، زۆر بۆیەکردنی پێست ئەمە قژ و زۆر بڵێن قەسرکردنی. ئێستا باوی ئەمەیە کیراتین بۆ خاوکردنەوەی قژ. ئەم کیراتینە زۆر خراپە چونکە مادەی تایە مادێکی کیمیایی پێترێت فۆرمەڵدیهاید. ملاحەزەتان کردووە کاتێک کە قژ خاو ئەکرێت بە کیراتینەوە خۆی ئاوا هەڵمێکیشی لێ یێتە دەرەوە. ئەمە هەمووی ئەو مادەیە مادەیەکی پارێزەرە ناوی مادەی فۆرمەڵدیهایدە. هەمووی ئەبێتە هۆی وشکبوونەوەی قژ، ئەبێتە هۆی قرتانی تێکشکانی مووەکانی قژ. بۆیە تا حەدێک ئەگەر زۆر بۆیە بکەین زیاتر لە حادیان ئەوە تا ئەو بۆیانەی کە چەند مادەیەکی تایە مەسەلەن مادە پارێزەرەکان وکو ئەمۆنیا، ئەمە زۆر یعنی کاریگەری هەیە لەسەر ڕوتانەوەی قژ، ئەبێتە هۆی لاوازکردن و تێکشکانی قژ و بەرەبەرش ئەڕوتێتەوە زیاتر. زۆر باشە. جوابی نێرە خۆشەویستەکانی دەتوانن لە ڕێگەی سۆشیال میدیای کورساتەوە هەرچی پرسیارێکان هەیە ئاڕاستەی مە بکەین و تاکو ئێمەش بتوانین وەڵامەکانیان لە دکتۆرەکەمان وەربگرین. باشە دکتۆرە، ئافرەتان هەنێکیان زۆربیان خەنە بەکارەهێنن. خەنە ئەگەر طبیعی بێت، ئەگەر خەنە بەکاربێنێ هەنێ جار لەوەی کە ئەڵێمە خەنە بەکاربێنم ڕوتانەوەکەی قژم ئەوەستێت، بۆ ئەوە بەکارێنێ بۆی کە ڕوتانەوەکەی قژی بۆسێ اینجا ئێستا خەنەش هاتووە خەنەی بێڕەنگی پێ ئەڵێن لەوە هیچ ڕەنگێکی نییە. ئەمە ڕاستە لەوەگەر خەنە بەکاربێنێت؟ خۆی بەڕاستی توێژینەوەکی زانستی بۆی نەکراوە، بەڵام یعنی وەکو بەشێکە لە کەلتوری ئێمە بەکارهێنانی خەنە بینراوە کە ئەگەر خەنەیەکی طبیعی بێت مادەی کیمیایی تیان نەبێت لەوانەیە کاریگەرێک بێ بۆ تۆزێک یعنی عەلەقەل ئێمە بۆیەکە ئەکەین بە مادەی کیمیایی تیان نەبێت قژ ئەپارێزین، لەوانەیە شەکار بکاتە سەر نەرمکردنەوەی قژ، لەوانەیە لەسەر شێدارکردنی قژ باشترە وەک لەوەی کە مادەی کیمیایی بەکاربهێنرێت. زۆر باشە. گۆڕانی کەشوهەوا تا چەند کاریگەری لەوەی کە ڕوتانەوەی قژەکە زیاتر بە هەندێک کەسێ ئەڵێ کاتێک کە ئەچوان وەرزی پاییزەوە لەوەی کە ڕوتانەوەی قژم دەست پێ ئەکات، گۆڕانی وەرزەکان کاریگەری هەیە؟ حاڵەتێک هەیە کە بەڕاستی سەبەبەکەی زۆر بەتاوەتی نەزانراوە کە لە کاتی گۆڕینی کەشوهەوایە قژ زیاتر هەستی پێەکەن کە ئەڕوتێت.
ئەمە لە کاتێکە لەوانەیە هەنێ خەڵک هەیە تووشی دڕاوەکی ئەبن لە کاتی گۆڕانکاری هەوایە بڵێن کەش و هەوایەکە یان ئەوە تا مثلەن نسبەی پلەی گەرما کە زیاد ئەبێت شێی بڵێن هەوا کەش و هەوایە زیاد ئەبێ ئەمە کاریگەرێکی هەیە لەسەر ڕوتانەوەی قژ بەڵام ئەم کاریگەرە ئەبێ بۆ ماوەیەکی کەم بێت یعنی نەک زۆر بەردەوام ببێت درێژخایەن بێت. دکتۆرە شتنی قژ ڕۆژانە یان لە شەو ڕۆژێکە دووجار کاریگەری لەسەر ڕوتانەوەی قژ هەیە؟ خۆی ئەگەر ئێمە ینی پێویستە قژ بشورێت چونکە ئەم چوریانە ئەو پیسیان ئەگەر کۆ بێتەوە لەسەر بێخی سەر کاریگەرێکە بۆ دروستبوونی ئیلتیهابات بۆ دروستبوونی کەڕ و کە ئەوێتە هۆی ڕوتانەوەی قژ بەڵام ینی کاتێک کە ئێمە قژ ئەشوێن ئەبێ ڕەچاوی چەند ڕێنماییەک کەین یەکەم ئەم شامپۆی کە بەکاری ئەهێنین مادەی زیان بەخشی تیانە بێت سەیری کەین هەیە مثلەن سولفەیتی تایە باشتر وایە ئەو مادانە بەکاریت ینی بەکار نەهێنرابێت لە ناو ئەو شامپۆیە سولفەیتە فۆرمەڵدیهایدە ئەم مادانەی کە زیاتر وەکو مادەیەکی پارێزەر بەکار ئەهێنرێت. دووەم کاتێک کە ئێمە قژمان ئەشوێن پێویستە بە ئاوێکیش لە تێنەوە بیشوین ئاوەکە زۆر گەرم نەبێت جا مەساجکردنی بێخی سەر خۆی مەساجکردن باشە بەس نەک مەساجکردنێکی زۆر بە هەنێک ئافرەتان هەیە مثلەن بە نینۆکەکانیانەوە ئەمە هەبێتە هۆی تێکچوونی ڕەگی ئەمە بڵێن ڕەگی قژەکە باشە ئەگەر لە دوای حەمامیشە باشتر وایە یعنی مثلەن ئەگەر لە کاتی حەمامیشە مکەیفێک بەکار بهێنرێت بۆی نەبێتە هۆی زۆر وشکبوونەوەی ڕەگی مۆکە وشکبوونەوەی تاڵی مۆکە لە دوای حەمام ئەبێ باشتر وایە قژ وشک بکرێت تاپەن وشکردنەوەی قژیش نابێت بە گەرماییەکی زۆرەوە بێت ئەبێ بە یعنی هەوایەکی فێنک بێت چونکە ئەگەر قژیش وشک نەکرێت لەوانەیە دیسان ببێتە هۆی دروستبوونی کەڕ و لەسەر بێخی ئەوی گەرم بۆ خراپە کەسێکی بوون ڕەنگە بڵێ من بە ئاوی گەرم نەبێت قژ و پاک نەبێت خۆی هەست دەکا کە ئاوێکی گەرم بێ هەمووی چۆریەکانی لا ئەچێت ینی بە ئاوی گەرمەکە بەس ئەوکە نابێ زۆر گەرم بێت ئەزیەت باتە ڕەگی مۆکە ناسکەکاتەوە ئاسانترەکات تێکی ئايات باشە. هەروەها ئەگەر ینی لە دوای هەموو قشتنێکە باش نییە ئەگەر ینی قژ یەکسەر ئوتو بکرێت داهێنانی قژیش لە دوای حەمامە کاتێک کە قشتەڕە باش نییە چونکە لە وەختەیە قشتۆزێک لاوازە زیاتر ئەبێتە هۆی دەرکەوتنی ڕەگی ینی قژەکە لە ڕێگەکەیەوە باش ئەبێ یەکەم جار ینی وشک بکرێت بە جوانی و دوای ئەوە داهێنرێت باشتر وایە شانەکان دەمەکانیان ینی بڵێن دانەکانیان تۆزێک لە یەک دوور بن بۆی نەبێتە هۆی دەرهێنانی قژەکە ینی. بەڵێ زۆر باشە پێشەوەی بینە سەر چارەسەر پزیشکەکان لەوانەیە هەمومان کاتێکە سۆشیال میدیاکەینەوە بە تایبەتی لە پێیجە ئۆنلاینەکانە کاتێک کەشتە بە ئۆنلاین نەکرین ئەڵێ ئەمە بکرە بۆ ڕوتانەوەی قژ باشە ئەمە بۆ هەڵوەرینی قژی خانمان باشە تا چەند پێویستە ئەوانەی ئێمە بەکارێنین لە ڕێگەی ئۆنلاینەوە داوایەکەین دڵنیا بینەوە لەوەی کە ئەو مادانەی تایە بەکار هاتووە چییە و بەبێ ڕێنمایی پزیشکی پێویستە لەوەی ئێمە کە ئەمانە بەکاربێنین خۆی زیاترین ئێمە ڕێنمایەکەمان ئەوەیە کاتێک کە تۆ مادەیەک ئەکری بەکاری ئەهێنی بۆ قژە بۆ پێستت بۆ هەر سەحەتت ئەبێت لە لای ینی شوێنێکە بێت مەوسوق بێت ینی لە سەیدەڵیە وەرگیرێت باشترە ئەو مادانەی کە مثلەن بە شێوەیەکی پزیشکی بەکارهێنراوە سەدان توێژینەوەی لەسەر کراوە و سەڵمێنراوە کە زەرەرەکەی زۆر کەمە لە چاو قازانجەکەی بەڵام هەنێک شتی سروشتیش هەیە ئەتوانین بەکاری بێنین کە کار دەکاتە سەر شێدارکردنەوە و نرمکردنەوەی مو چەند توێژینەوەیکی زانستی هەیە لەسەر چەند مادەیەکە مەسەلەن ڕۆزمێری کە ئێستا باوەکە هەموو خەڵک ئەڵێ ڕۆنی ڕۆزمێری کار دەکاتە سەر بڵێن گەشتبوونەوەی قش ئەمە تا حدێکەوە ڕاستە لە چەند توێژینەوەی کە سەڵمانویانە کە ئەگەر ڕۆنی ڕۆزمێری بەکاری بێنیت بەیانی و شەو بۆ ماوەیەک زیاتر لە 6 هەفتە لەوانەیە ئیفکتەکەی یعنی بڵێن کاریگەرەکەی وەکو کاریگەری مینۆکسیدیل بێت مینۆکسیدیل مادەیە کە ئێمە بەکاری ئەهێنین بۆ کەمکردنەوەی ڕوتانەوەی قش لە سادووی مینۆکسیدیل تاقییان کردوتەوە لەگەڵ ینی چەند کەسێکە مینۆکسیدیلیان بەکارهێناوە چەند کەسێکە کە ڕۆزمێری ئۆیلیان بەکارهێناوە بینیویانە تقریبا وەکو یەک استیفادەیان هەبووە تەنانەت ڕۆزمێری ئۆیلیش نەبێتە هۆی هەستیاربوون و سووربوونەوەی بێخی سەر بەقەی مینۆکسیدیلەکە بەڵام ئێمە دائیمەن ئەڵێن دائیمەن پێویستی بە توێژینەوەیەکی زیاترە بۆ ئەوی بسەڵمێنرێت کایە ئەو مادەیە ئەمینە هیچ کاریگەری کیلاوەکی نییە نابێتە هۆی هەستیاری خاصەتەن لە خانمانی دووگیان ئەبێ زۆر ئاگاداری ئەو شتانە بن کە چ مادەیەکە بەکار ئەهێنن لەسەر قژیان نەبێتە هۆی هەڵمژینی بە سووری خوێن و کاریگەریشی بێت لەسەر کۆرپەکانەوە چەند مادەیەکی کەش هەیە مەسەلەن زەیتی نعناع زۆر گوێمان لێ بووە هەموو مادەیەکی طبیعی شرط نییە باش بێت لەوانەیە ببێتە هۆی ئیلتیهاب لەوانەیە بێتە هۆی دروستبوونی هەستیاری ئەکرێت بڵین لە کەسێک و بۆ کەسێکی تر فەرقی هەیە کە بۆ کەسێک باشە بۆ کەسێکی تر باش نییە ئێمە دەرمان کە چەند توێژینەوەیەکی لەسەر بڵێ بۆ قژ باشە بەس ڕەنگە بۆ هەموو کەسێک نەگونجێت یعنی هەیە مثلەن خۆی قژی چەورە قژی چەور زیاتر يعني ئەگەری هەیە مثلەن کەڕووی لەسەر يعني زیاتر ببێت ئێتۆ ئەویش دیسان ئەگەر ئەمە بەکار بهێنرێت بڵێن چەوریەکان و چەوریەکەش بیهێڵێت ئەو ئۆیڵە بیهێڵێت لەسەر قژی تا بەیانی
لەوانەیە بێتەوە هۆی زیاتر هەستیاری و زیاتر التیهابی بێ کەواتە باشین ڕێگە ئەوەیە من لە خۆمەوە نەفسم زەیتێک بەکاربێنم ئەگەر بۆ کەسێکی تر گونجاو بوو بۆ ئەو باش بوو بەبێ پرسی پزیشک خۆی شرت نییە ئەو دەرمانەیە یعنی شامپۆیەکە لەوانەیە بۆ تۆ استیفادەی هەبێت لەوانەیە بۆ یەکێکی کە استیفادەی نەبێت یعنی شامپۆیەکە کە توێژینەوەی زانستی لەسەر کراوە جا بگرا مادێکی سروشتی کە هیچ بەو شێوەیە ئەمەی لەسەر نەکراوە یعنی توێژینەوەکان لەسەر نەکراوە. دکتۆرە چی سەبارەت بە بەکارهێن بۆ بەکارهێنانی جێڵ کرێم و سپرا بۆ قش بەتایبەت کە کوڕان زۆر بەکارهێنن خۆی ئەگەر مادەی مانەوەی بەقژەوە بۆ ماوەی 4 ساعت ئەگەر مادێکی زۆر کیمیایی زیان بەخشی تیانە بێت تا حدێکەوە ئەگەر 2-3 ساعاتێکا مناسبەیەکە هەبێ هەمومان مەجبورین ئەمە بەکاری بێنین بەڵام باشتر وایە لە دوای ئەمەوە بشورێت نەهێڵڕێت یعنی مانەوەی لەسەر بێخی سەرا شەو تا بەیانی زۆر خراپە خۆی ئەگەر ینی بۆ کاتی پێویست بێت ئەوەیەکی ئەو تۆی نییە ینی کاریگەریکی ئەو تۆی نییە بەمەرجێکەوە کە مادەکە خۆی مادێکی کیمیایی زۆر زیان بەخشی نەبێت کواڵەتیەکەی باش بێت کێشە نییە بەڵام ئەگەر ینی بهێڵڕێت شەو تا بەیانی ئەمە ینی مادەکەیشی باش بێ هەر تەسیرێکە کاتە سەر بێخی سەر بەڕێز باز لەواکی کە 3 ساعت 4 ساعت ئەگەر بمێنێتەوە ئاسایی و دواتر مناسبەکەت چەنە ئەو دەرچوونەکە چەنە هەرەوەنە بەکاری بێنە دوایەوە باشتر وایە بەڵام کەسانێکەیە ڕەنگە تۆ کاتی کە لای جەلاکەکە قژیان بۆ داهێن و جێڵەکە یا سپراغی بۆ بەکارێنێ تا 5 ڕۆژ ئاوا بینێتەوە ناخۆی باشتر وایە ینی باشتر وایە بشۆرێت چونکە ئەو مادە لە ئەخیرە هەر مادێکی کیمیاییە مادێکی کیمیاییە دائەنرێت لەسەر بێخی سەرا هەڵەمژرێت کارە کاتە سەر ڕەگی مووەکە تێکی ئايات ئەیچە زۆر باشە سیستمی خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر هەڵوەرینی قش باشە قش پێست نینۆک هەمووی وەکو ئاوێنەیەکە بۆ تەندروستی جەستا ئێمە تا دەستەمان ینی جەستەمان تەندروست بێت ئەمەنە باشتر قژمان باشترە پڕترە لەم عی زیاترە چەند خۆراکێک هەیە کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر مثلەن بەسیترین شت ئەو خواردنانەی کە مادەی ئاسنیان زیاترە یان ئەو خواردنانەی کە مادەی ڤیتامین ئیان زیاترە گۆشتە ماسیە کە ئۆمێگای 3 تایە سەوزەواتە ترشەمەنیەکانە کە مادەی ڤیتامین سییان تایە هەمووی خۆی ئەگەر یعنی دایەتی خواردنی ڕۆژانەمان ئەگەر باڵانس بێت ئەگەر هاوسنگ بێت هەموو لەشمان تەندروستە باشەگەر کەسێک ناتوانێت ئەم خواردنانە هەمووی بخوات ئەتوانێت وەکو تەواوکەریە وەری بگرێت تەواوکەریەکان بەپێی پێویست یعنی ئەگەر یەکێک مثلا مادەی ڤیتامین دیەکەی کەم بێت ئەتوانێت ڤیتامین دیەکەی چاکات یان ئەثەر مثلا مادەی ئاسنەکەی کەم بێت باشتر وایە یعنی تەرکیز کاتە سەر ئەو مادەیە کە کەمیتیایە یعنی بڵێن لە ناو لە شایەکەمە لە دوای چەند فەحسێکەوە بۆی ئەەکەین ئەگەر زنک بێت ئەگەر ڤایتامین دی بێت ئەگەر ئاسم بێت باشتر وایە تاوکەرە خۆراکیەکان تا حدێک یعنی بەڕاستی زۆر توێژینەوەی لەسەر نەکراوە هەنێک هەیە باشە و استیفادەی لێ ئەکات هێشە یعنی تا حدێک استیفادە خواردنەوەی ئاو بە هەمان شێوە کاریگەری هەیە گیان خواردنەوەی ئاو باشتر بەڕێکی باش بەڕێکی بەسوود دیسان ئەمە هەمووی کاریگەری هەیە بۆ هەموو تەندروستی جەستا لە شیش ینی بڵێن قژیش بەشێکە لەو جەستەیە لەو ئەندامەیە ئەمیش دیسان ینی کە ئێمە خواردنی بە بڕی پێویست ینی مثلا ڕۆژانە چەند لترێک ئاوە کە بڕی پێویستمانە بیخۆین ئەکیت قژیشمان تەندروست ئەگەر نەخورێتەوە کاریگەریە بێت و دەبێتە هۆی لاوازبوونی قژ ڕەنگەکەی تێک ئەچێت وەکو چۆن ڕەنگی پێستی شت ئەگەر تۆ ئاوی باش نەخۆی ڕەنگی پێستی تێکەچێت ژێر چاودڕەشە بێ قژیش هەروایە باشە دکتۆرە قەلەقی و سترێس تا چەند هۆکارە بۆ هەڵوەرینی قژ بۆ لاوازبوونی قژ بەڵێ ئەمەیەکی زۆر باشی هەیە ینی بڵێن دڵراوەکێ زۆر تەسیرە کاتە سەر ڕوتانەوەی قش لە هەنێک شوێش ینی بڵێن بە هەنێک شێوەیە هەنێک شت هەیە مثلەن حاڵەتێک هەیە پێوترێت تیلۆجین ئفلەیڤیەم ئەمە لە دوای هەر قەلەقەیەکە حاڵەتێکی سترێسە جا ئایا سترێسەکە جەستەیی بێت یان دەرونی بێت تەسیر ئەکات ئێمە مثلەن بینیومانە ئەگەر یەکێک لە دوای حاڵەتێکی بڵێن تایەکی بەرز یان لە دوای حادیسەیەکەوە یان لە دوای قەلەقێکی نەفسیەوە لە دوای چەند هەفتەیەکە ئەبینی هەموو قژی ئەڕوتێت باشە ئەمە یعنی مانای وایە کە لە سووری گەشەبوونەوە یەکسەر ئەکەوێتە سووری کەوتنی خوێن ئەو خاوی و کەوتنی بڵێن عەفو کەوتنی مووەکەی قژەکەی باشە یان هەنێک نەخۆشی هەیە کە خۆی نەخۆشی مەناعی هەیە لە جیناتیا نەخۆشیەکی مەناعی هەیە ئەم قەلەقیە ئەبێتە هۆی وەکو ئەلەن تریگەرێکەوە دەستپێکەرێکەوە بۆ ئەوەی کە ئەو قژە زیاتر بڕوتێت وەکو لە حاڵەتەکانی دەردەڕێوی ئەبینی لە زیاترین کاتە لەو کەسانەی دەرەکەی خۆیان نەخۆشیەکی مەناعیان هەیە بە قەلەقیەکەوە زیابێت علاجی هەیە دەردەڕێوی بەتایبەت گەپەڵەیەک لە سەرا دەرەکەوێت بەڵێ دەردەڕێوی لە زۆر کاتە لە خۆیەوە چاک ئەبێت بەڵام ئێمە بۆ ئەوەی کە تۆزێک زووتر عیلاجەکەی بکەین چەند ڕێکارێکی چارەسەری هەیە هەنێک ڕێگاکان چییە بەڵێ مثلەن ئەگەر هەنێک کەسیش هەیە لە کاتی دڕاوەکەی و قەلەقی خۆیان وەکو خویەکەوە قژی خۆیان دەرەهێنن ئەم حاڵەتە پێترێت ترێکۆتیلۆمەنیا لە مناڵە ڕوئایات لە گەورەیە ڕوئایات خۆی قەلەقێکی نەفسی هەیە وەکو خویەک ئەیکا قژی خۆی دەرەهێنێت ئەمەش ینی کاریگەری دڕاوەکیە لەسەر چارەسەری هەیە
ئەکید ئەبێت ینی هۆکارەکانی چارەسەرەکەی ئەوەیە کە هۆکاری دڕاوەکەی کەم کاتەوە جاربەجار هەیە ئەکەوینە عیلاجی نەفسی مەسەرەن نێرین بۆ پسپۆرە نفسیەکان بۆ ئەوەی کە کۆنتترۆلی دڕاوەکەی بکرێت بۆی ئەو خوازی لێ بێنێت بە کەسانێک وتراوە کە زۆر سەیری ئاوێنە مەکە کە پەڵەیەک لە سەریا دەرکەوتووە زۆر سەیری ئاوێنە مەکە زۆر بیری لێ مەکەرەوە خۆی چاکە بێت بالفعل چاک بوو تا حدێک ڕاستە چونکە عادەتەن ئەو دڕاوەکەیە تەسیرە کاتە سەر بەرگری لەش نەخۆشیەکانی دەردەڕێوی خۆیان تێکچوونی بەرگری لەشە ئەگەر تۆزێک ینی مثلەن ئارام بینەوە زۆر ئەکید استیفادێکی زیاتری هەیە. زۆر باش با بینە سەر چارەسەرە پزیشکەکان کە بۆ ڕوتانەوەی قش بەکارێدێت بە گشتی باشە ئەبێ یەکەم جار ینی مثلەن چارەخوازێکیت یەکەم شت داوای ئەوە ئەکات پلازمایەکم بۆ بکە میزۆیەکم بۆ بکە ئەڵین ئەوە نابێت ئەبێ یەکەم جار هۆکاری هەڵوەڕینی قژەکە بزانین دوای ئەوە بکەوینە عیلاج مەسەلەن لە خانمانە لە زۆربەی کاتە عیلاقەی هەیە بە تێکچوونی هۆرمۆنەکان ئەو دروستبوونی کیسە بچووکەکانی هێلکەدان یان ئەوە تا ئەگەر چارەخوازێکە و خۆی کەم خوێنە ڤیتامین دیەکەی کەمە یان نەخۆشیەکی درێژخایەنی هەیە ئەبێ ئەمانە لە یعنی ڕەوانە بکرێت هەریەکە و بۆ پسپۆرێکی چارەسەری خۆی ینی بۆ دکتۆرە پسپۆرە چارەسەرەکان ینی مەسەلەن ئەوەی کەم خوێنە کەم خوێنیەکەی بۆ چاک ئەەکەین ئەگەر نعنی ئەبێ هۆکارەکەی بزانرێت و چارەسەر بکرێت لە دوای ئەمەوە چەند ڕێنماییەک ئەین مەسەلەن چۆنێتی ئاگاداری قژە بین مەسەلەن چۆن بشۆرێت بەکارهێنانی ئەو شامپۆیانەی کە شامپۆی پزیشکیە شامپۆی پزیشکیەکان عادەتەن چەند مادێکیان تایە سوور و مولولەی خوێنی ناو قژەکە گەشەی ئەەکەن ئەو کاتە ڕەگی مۆکەش گەشە ئەکات چەند مادێکی تایە دژە هۆرمۆنی نێرینەیە عادەتەن هۆرمۆنی نێرینە کار ئەکاتە سەر ڕوتانەوەی قش ئەمە بڵێن ئەگەر بە شامپۆ بێت ئەگەر بە عیلاج بێت هەنێکیش عیلاجیش هەیە مەسەلەن ئێمە دکتۆری پێست میزۆ و پلازمامان هەیە میزۆ واتە لێیانی دەرزی لە ناو ینی بێخی سەرە ئێمە لە جیاتی ئەوەی کە ئەو مادەیەکە بەکار بهێنیت لەسەر سەرەکە ڕاستە خۆدا ینی لەسەر بێخی سەر چەند پپتایدە چەند ئەنزیمێکە چەند مادێکی سوود بەخشە کار دەکاتە سەرگەشتکردنەوەی خوێن ئەگەر ڕوتانەوەی قژیشمان نەبێت بەڵام 6 مانگ جارێک بێت ساڵی جارێک بێت هەر سەردانی پزیشک بکەین سوودی لێبینی مەسەلەیەک هەیە ئەڵێ الوقایە خەیر من العیلاج ئێمە ینی باشتر وایە یەکەم شت کە ئەبینرێت لە جوانی مەسەلەن خەڵکە قژە پێستە ینی ئەبێ ئێمە ئاگاداری ئەو شتانە بین وەکو چارەسەر ینی جاربەجار هەیە پێویستی بە چارەسەر نییە بەس باشتر وایە کە ینی ئاگادار بین هۆکارەکان دیاریکەینەوە بۆی نەبێتە هۆی عادەتەن ئەگەر هەرچی ینی کێشەیەک هەبێت لە بیدایەتە چارەسەر بکرێت ئاسانترە چارەسەرکردنەکەی نسبەی نەجاحی چارەسەرکردنەکە زیاترە وەکلەوەی کە تاخیر بێت باشە دکتۆرە لە کۆتاییە ڕێنمایەکی گشتیت هەبێت بۆ هەردوو ڕەگەز بۆ خزمەتی قژیان تاکو لە ڕوتانەوە بە دوور بێت باش خۆی وەکووتمان وەکو ئاوێنەیەکە بۆ تەندروستی جەستە یعنی ئێمە چەند بایەخ بین بە خواردنێکی تەندروست دوور بێت لە شەکر دوور بێت لە ئەو مادانەی کە کار دەکاتە سەر کەمکردنەوەی بڵین ئاسن لە ناو خوێن و کار دەکاتە سەر کەمکردنەوەی یعنی خواردنە سوودبەخشەکان لە ناوخوێنە بالیان دوورکەوینەوە ڕاضە باشە چونکە کار دەکاتە سەر گەشتبوونەوەی سووری خوێن لەسەر قژە ئەو خوانەوازیان لێبێنین مثلەن زۆر وشکردنی قژ بە ئوتو زۆر شانەکردنی زۆر تونبەستنی قش ئەبێتە هۆی ڕوتانەوەی قش کە کتێک بە پرچێکی زۆر تونابی بەستین لەگەڵ وەختا ئەبێتە هۆی ڕوتانەوەی قش ئەبێت کاتێک ئەگەر هەرچی کێشێکی تەندروستیت هەبێت سەردانی دکتۆرێکی پسپۆر بکەیت بۆ ئەوەی کە نەبێتە هۆی دوای ئەمە مەثەلەن تەسیر کاتە سەر پێستت لەسەر قشتا دیارکردنی کێشەکە دوای ئەمە چارەسەرکردنەکەی